و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بابەتی ئەمڕۆمان لەژێر ناوی نمایشی ڕووخان کورتکراوەی بابەتێکە لە نووسینی بەڕێز هیوا ساعدی. هیوا ساعدی بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کاتوەڵێت لە پێکهاتە سیاسیەکان کە لەسەر بنەمای دەسەڵاتی نمایشکارانە دامەزراون ساتێک دێت کە وشەکان لە مانا بەتاڵ دەبنەوە و زمان چیتر ئامرازی ڕازیکردن نییە، بەڵکو پەردەیەک دەبێت بەسەر شکستە ئاشکراکاندا. لە سیستمی وێلایەتدا کەمانەوەی خۆی لەسەر بنەمای نمایشی بەردەوامی دەسەڵات دامەزراندووە دەتوانرێت ئەم جۆرە ساتانە بە فراوانی و بە درێژایی تەمەنی نەهامەتیەکەی تێیدا بدۆزرێتەوە. تەنانەت دەربڕینی وشە و ڕوخساریش کە مژدەی بەرگێک بۆ شکستەکان دەدات دەبنە نیشانەی بێدەسەڵاتی. لەم جۆرە کاتانەدا جگە لە زمان فیگەر چیتر ناتوانێت ئامرازێکی حکومڕانی بێت، بەڵکو ئاوێنەیەکی درزاویە کە ڕەنگدانەوەی وێنەی لەرزۆکی دەسەڵاتی تیابینرێ. سیستمە پاوانخوازەکان بەتایبەت لە قۆناغە کۆتاییەکانی ژیانیاندا زۆر جار پەنا بۆ گوتارگەلێک دەبن کە دوورن لە ڕاستی، خۆفریودانێکی پێکاتەیی کە نەک هەر ڕاستی دەشێوێنێت بەڵکو دەسەڵاتیش کاریکاتۆرتر دەکات. وتارەکەی ئەم دوایەی ڕێبەری فاشیستی مەسەبی ئێران دەرکەوتنێکی ڕوونی گێڕانەوەیەکی بێشەرمانە و ناواقعیە کە زیاتر لە نمایشکردنی دەسەڵاتە. نیشانەی بێدەسەڵاتی سیستمەکەی لە بەرامبەر ڕاستیدا. ئەو سەرکردەی پێکهاتەیەکی دەسەڵاتە کە ساڵانێکە بۆشایی نێوان زمانی فەرمی و واقعی بابەتی بە پرۆژەکردن و شێواندن و وەهم پڕکردوێتەوە. ئەم درۆیە لە سەردەمێکدا دەکرێت کە دیمەنەکان هەر لەو ساتەدا وێنە دەگیرێت کە بە پێشکەوتووترین ئامێرەوە ڕوو دەدات و دەگوازرێتەوە بۆ هەموو جیهان. وتارەکەی ئەم دوایەی خامنەیی بەو تۆن و جەستە کۆنەوە، نەک هەر دووبارەبوونەوەی کۆنی دروشمی پوچ، بەڵکو ڕووتی دەسەڵاتەکەیشیەتی کە توانای هەڵبەستنی درۆشی لەدەستداوە. لە سەردەمێکدا کە کامێراکان ڕاستەوخۆ ڕاستیەکان تۆمار دەکەن و بڵاو دەکەنەوە، پێداگری شەقەڵانە لەسەر درۆ نەک هەر بێئەنجامە بەڵکو زۆر لە جارانیش فەزیحترە. بە واتایەکی تر دەسەڵات کاتێک نازانێت بەباشی درۆ بکات دەبێتە کاریکاتۆر. ئەوەی دەیگوت ئیتر نەهەڕەشە بوو نەشیکاری، شریتێکی دەنگی کۆن بوو، جەستەیەکی لەسەر شانۆ مابووەوە بەڵام نمایشەکەی لەبیر کردبوو. ئەوانەی کە کلیپی وتارەکەی خامنەیان بینیوە هەستیان بەوە کرد کە ڕوخساری ئەو مرۆڤخۆرە گزارش لە شەقێنراوی خۆی دەکات نەک نەیارەکەی، وەگەوەی ناوبژیوان تازە لە دەست و قاچی بەرامبەری ڕزگاری کردبێت لە یاری بۆکسدا. گوتنی وشەکان زیاتر لە دەنگێک دەچوو کە لە نێوان هەڕەشە و داواکاریدا هەڵواسرا بوو، نەبینەرانی ترساند و نەهاندەرانیشی هاندا. چەمکەکانی وەک بەرخۆدان، شۆڕش، قوڵای استراتیژی و شتی لەو نەوعا هەموویان لە وشەسازیدا لابردران و ڕوخسارێکی داما و بێدەسەڵاتی پیشاندا. گوێگر نەگوێی لە ئازایەتی دەبێت و نەسەر دەکەوێت، بەڵکو زەلیل و وەرینی و گۆشەگیری وەبیردێتەوە. ئەم قەیرانەی مانا تەنیا لاسی وشەدا نییە، ڕوخساریش بەشداری تێدا دەکات و ڕوخساری پۆشرا و زۆر بە قسە خۆشتر لە وشەکان بێتوانایی لە بنیاتنانی گێڕانەوەیەکدا هاوار دەکات. هانا ئارێند دەنووسێت کە تۆتالیتاریزم پێشەوەی بە زەبری هێز بکەوێت لە ناوەوە خاڵی دەبێتەوە، کاتێک چیتر ناتوانێت کەسانی ناوخۆی خۆی قەناعەت پێ بکات. لەو چوارچێوەیەدا خامنەی نە پەیامی دەدا و نە هەڕەشەی دەکرد. ئەو تەنها بوو و هاتبوو بۆ ئەوەی کە هەر ئەم بوونەی خۆی پیشاندات لە شاردنەوەدا کە لە هەمان کاتدا ماندوێتی و کۆتاییەکەی بوو. حاڵەتێکی هاوشێوە لەسەر ڕوخساری محەممەد ڕەزا پەهلەوی بینرا بوو، دوایەوەی لە میسر هەڵدێت و دەکەوێتە ناو جێگای نەخۆشی. فاشیزم کاتێک تەواو دەبێت کە چیتر ناتوانێت دەسەڵاتی خۆی لە ڕوخساری سەرکردەدا نیشان بدات و دەربڕینێکی ماندوو کۆنەپەرستی پیشان بدات و ئەگەر تەنانەت پارچەیەک شانازی شەخسیەشی تێدا مابێت ئەوا دەبێت خۆی بکوژێت. ئەگەر تێبینیت کردبێت دیمەنی کامێراوە دەردەکەوێت کە ئەندام و ئەندامەکان تەنیا بوونەتە بەڵگەنامەیەک لە هەموو ئەو شتانەی کە چیتر ناتوانرێت بشاردرێنەوە، خەمۆکی، ماندوویەتی و چەقاندنەوە.
ئەمە ئیتر نمایشی دەسەڵات نییە، دووبارەکردنەوەی کابوسی داڕمانە، هەموو شتێک هاوار دەکات، تەواو بووە. لەم ڕوانگەیەوە ئەوەی بینیمان نەوتار بوو، نە پەیامێکی سیاسی، ئەوە لە ناوبردنی فۆرمێک بوو کە چیتر ناوەڕۆکی شاردنەوەی نەبوو. دەسەڵات تەنها کاتێک کار دەکات کە پەیوەندیەکی زیندوو لە نێوان فەرماندە و فەرمانبەردا هەبێت، بەڵام ئێستا ئەو پەیوەندیە تێک چووە. بینەر باوەڕ ناکات و ئەوەی قسە دەکات تەنها وێنەیەکی سەرشاشەیە، وێنەیەک لە سەرکردەیە کە تەنها قسە بۆ خۆی دەکات، چیتر ئیلهام بەخش نییە و بینەرێکی نییە. ئەم ساتە وەختە ساتێکی دابەزینە، هەم بەهۆی داڕمانی دەرێکی و هەم بەهۆی خراپبوونی ناوەوە. دابەزینێک کە بەم زوانە لەسەر شەقام لەلایەن خەڵک و هێزە پێشەنگەکانیانەوە ئاهەنگی بۆ دەگەڕدێت. لە کۆتاییدا ئاخاوتن لە مانا بەتاڵ دەبێتەوە، دەسەڵات دەبێتە سێبەری خۆی. ڕەنگە زیادە ڕەوی نەبێت ئەگەر بڵێن ئێمە شاهیدی کەوتنێک بووین کە تا ئێستا جارێک کەس ڕای نەگەیاندووە. گەلی یەکگرت و چاوەڕێی ڕاگەیاندنی و خۆشی ئەو ڕۆژەیە. ژیان ئازادی لە پشت سەنگەری وڵەکان نەهارش دەخۆن. دنیایەکی نوێ بۆ هەژار بۆ دانانی کۆمەڵگایەکان، بۆ دنیایەکی نوێ بۆ هەژار بۆ دانانی کۆمەڵگایەکان، ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنێ تۆی ئازادی گەلمانی چێنێ، ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنێ تۆی ئازادی گەلمانی چێنێ. مرگ بر ستمگر و سلطگر، چه شاه و چه چرابر، مرگ بر پهلوی، مرگ بر فرصت طلب. باراباری چینی کردکارا، باراباری ڕێگەی تێکۆشان. زنده باد سوسیالیست، زنده باد انقلاب، زنده باد خلقهای ستم دیده. ڕێگەی تێکۆشان. ئاڵای سووری شۆڕێزمان هەڵ ئاوکەین، هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین. ئاڵای سووری شۆڕێزمان هەڵ ئاوکەین، هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین. پەرەسەندنی دیاردەی خەمۆکی بە تایبەت لە ناو ژناندا بابەتی دووەمانەکە لە بەرنامەیەم ڕۆماندا باسی لێکەین. بەپێی راپۆرتی وەزارەتی بێداشتی ئێران 20 تا 30% جەمیەتی ئێران گیرۆدەی کێشەی ڕۆحی و دەرونین. 3 تا 25% خوێندکاران بە دەست نەخۆشی دەرونیەوە ئازار دەکێشن. 25% ژنان تووشی جۆرەها نەخۆشی خەمۆکی و دڵەڕاوکەن. لە حاڵێکدا کە زۆربەی تاکەکان هەر کات هەست بە ئێش و ئازارێک لە شوێنێکی جەستەیان بکەن سەردانی پزیشک دەکەن، بەڵام ژمارەیەکی زۆر کەمتر لە هاوڵاتیانی ئێرانی بەهۆی بێخەوی، نەبوونی خواردنی باش و سەروەخت نەخواردن هەست بە خەم و پەژارە، بێمەیلی بە پەیوەندیگرتن لەگەڵ تاکەکان و سەردانی کارناسان دەکەن. زۆرێک لە خەڵک لەسەر ئەو باوەڕن کە تەنیا شێتەکان پێویستیان بە پزیشکی دەروونناسی و ڕەوانشناسەیە، بەڵام بەو بۆنەوە نەتەنیا گرفتە ڕۆحی و دەرونیەکانیان جددی ناگرن، بەڵکو تەنانەت هیچ هەوڵێکیش بۆ چارەسەرکردنی خۆیان نادەن. نیشانەی سەرەکی خەمۆکی جۆرێک هەست بە خەم و پەژارە و بێهیواییە کە کەسەکە تووشی دەبێت و درێژماوەبوونی ئەم ڕەفتارانە دەبێ جددی بگیردرێت. خەمۆکی درێژماوە لەسەر چۆنیەتی پەیوەندیەکی بنەماڵە و کۆمەڵایەتی و ڕاندمانی کاری و تەحسیلی تاکەکان گەلێک کاریگەری دادەنێت.
تێکچوونی خەو تێکچوونی خواردن گۆشەگیری و تێکەڵاو نەبوون لەگەڵ خەڵک و کۆمەڵگا حەز نەکردن بەکار کەم بووینەوەی مەیلی جنسی بێهیوایی جنێودان زوو هەڵچوون ماندوویەتی منفی بافی حەز بە خۆکوشتن لە هۆکارەکانی دیکەی توشبوون بە نەخۆشی خەمۆکی بە ئەژماردێن هۆکارگەرێکی وەک بەرەو ڕۆبوونەوە لەگەڵ کێشە و گرفتەکان و بارودۆخی دژواری کاری لەلایەک و ڕێگاگەلێک کە کەسەکە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی پەیڕەویان دەکات لەلایەکی دیکەوە لەسەر ئاڵۆزیە خۆڵقی و ڕەفتاریەکانەوە کاریگەریان هەیە ئەم لە دەستانە دەتوانێت مردنی یەکێک لە نزیکان لە دەستانی مۆقعیەت یان پیشەیەک شکستی عیشقی و یان تەنانەت ڕێز و احترام و اعتباری کەسەکە لە چاو خەڵکی دابێت لە ئێران سەرڕایەوەی کە کچان لە بوارە جیاجیەکاندا توانایی و لێهاتوویەکانی خۆیان پیشانداوە و بۆ نمونە دەرسەدێکی زۆر لە خوێندکارانی زانکۆکان پێکدێنن هەروە لەگەڵ هەڵاواردنی زاڵ بەسەر بنەماڵەدا بەرەوڕۆن و زیاتر لە کوڕان لەلایەن دایک و باوکانیانەوە ئەزیەت و ئازار تونند و تیژی کۆنتڕۆڵ سوکایەتی و بێڕێزیان پێدەکرێت هەڵاوردن لە نێو مناڵانی کچ و کوڕدا هەڵسوکەوتی تونند و تیژانەی دایک و باوکان لەگەڵیاندا و بەکاربردنی شێوەی تربیەتی سونەتی کە تێیدا کچ بە جنسی دووەم بە ئەژماردێن هۆکارگەلێکن کە دەبنا هۆی بێمتمانە بەخۆبوون و زۆر جاریش دەبێتە هۆیەوەی کە گیرۆدەی نەخۆشی خەمۆکی ببن تەجروبەی ئازاری جنسی تونند و تیژی پێڕێزی و دەستدرێژیش زۆر زیاتر لە کوڕان کچان تووشی خەمۆکی دەکات کەمبوونی متمانە بە خۆت دەبێتە هۆیەوەی کە کەسەکە لە خۆی تەسویرێکی منفی هەبێت هەموو ڕووداوەکان پێکەوە گرێ بدات و لە کۆتاییدا تووشی جۆرێک لە داماوی ببێت ئەم هەست بە داماویە کە بە شوێنەی دەست پێ دەکات دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشی خەمۆکی کەسی ئەفسوردە و خەمۆک زۆر جار خۆی بە بێ ئەرزش دنیا بە هیچ و پوچ و داهاتوو زۆر ڕەش و تاریک و ئاڵۆز دەبینێت هەندێک لە ژنان دوایەوەی کە منداڵیان دەبێت تەنیا وەکو دایک هەموو کاتیان بۆ بارهێنانی منداڵەکەیان تەرخان دەکەن بەم پێەیە ژیانی ئەوەندە دەرگیری منداڵ دەبێت کە تەسەوری درێژەدانی پەیوەندیان بەبێ منداڵ یان منداڵەکانیان بۆیان ناممکن دەبێت ژنانێک کە ژیانیان تەنها بە ماڵداری و منداڵداری تێپەڕ دەبێت بە گەورەبوونی منداڵەکانیان و ڕۆشنی منداڵەکانیان و تەسەوری ئەوەی کە چیتر کەسێک پێویستی بە ئاگاداری و حزوری ئەوان نییە لەوانەیە تووشی خەمۆکی و گۆشەگیری ببن ئەو دایکانە دوایەوەی کە منداڵەکانیان دەڕوان هەز دەکەن هیچ سوودێکیان بۆ دەوروبەرەکانیان نییە وە کەسایەتیان تێک دەشکێت لە هەندێک لە کەسەکانیشدا دڵەڕاوکێ دەتوانێت ڕێشەی خەمۆکی بێ هەندێک لە کارناسان لەسەر و باوەڕن کە هۆکاری خەمۆکی زۆرێک لە ژنان تەنیا تێکچوونی دەرونیان نییە بەڵکو لە ژیانی ڕۆژانەیاندا دڵەڕاوکیان هەیە و هەمیشە نیگەران و پەشێون بەرپرسیارەتی کاری ناوماڵ و کار و پێڕاگەشتن بە منداڵانیان بە ساڵاچوان بارێکی قورسە کە زۆربەی هەرە زۆریان کەوتۆتە ئەستۆیان ژنانێک کە بەبێ هاوسەر و بە تەنیایی ژیان بەسەر دەبن دەبێ وەڵام دەرەوەی پێداویستیە عاتفی و مادیەکانی منداڵەکانیشان بن و زیاتر لە خەڵکانی دیکە هەز بە داماوی و ماندویەتی دەکەن و ئیمکانی خەمۆکیتیاندا زۆر بەرچاوترە لە نێو ژنانی شاخەڵیشدا دەستەیەک کە نەیانتوانیوە لە نێو ژیانی خانەوادگی و شغڵیاندا تەعادڵ و هاوسەنگی پێکبێنن زۆر جار تووشی ناومێدی و بێهیوایی دەبن بەداخەوە دابەش نەکردنی کاری ناومەڵ لە نێوان ژن و پیا و کەوتنە ئەستۆی ئەم کارانە بەسەر ژندا بەشێکی گەورە لە بەرپرسیارەتی خانەوادە و بارهێنانی منداڵان دەخاتە ئەستۆی ژنان کە دوای ماوەیەک ماندوویان دەکات ئەم ژنانە لە کۆتاییدا لەوانەیە بەو ئەنجامە بگەن کە ئەرکی خۆیان بەو شێوەی کە پێویستە بەجێ نەگەیاندووە و لە کۆتاییدا هەست بە گوناح و ناڕەزایی دەکەن باشترکردنی شەرایەتی ئابووری ئەمنیەتی پیشەیی بارودۆخی گونجاوی شوێنی کار و پشتیوانی کۆمەڵایەتیەکانیش بە تاکید دەبنە هۆی دابەزین و کەمبوونەوەی ڕێژەی خەمۆکی لە نێوان ژنان و پیاواندا دەستەبەرکردنی عەداڵەت و بنبڕکردنی هەڵاواردنی جنسیەتی چ لە شوێنێکی بچووکی وەک بنەماڵە و چ لە کۆمەڵگادا دەتوانێت پێش بە سەرهەڵدانی توشبوون بە نەخۆشی خەمۆکی بگرێت. That's
داخوازی یەکگرتوانە و پەیوەندی خەباتکارانە دوایین بابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمانە. یەکێک لەو گرفتە جدیانەی کە لە پاڵ مەترسی بێکاربوون هاوکات هەڕەشە لە ژیانی کرێکاران دەکات لە خوارەوەبوونی ئاستی هەڵدەستەکانە. لانیکەمی هەڵدەستی دیاریکراوی ئەم ساڵ 5 بەرابەر لە ژێر هێڵی هەژاریدایە. کرێکاران وێڕای تەحمڵکردنی باری قورسی گرانی تەوەڕۆم بێکاری و نائەمنی پیشەیی هەڵدەستە کەمەکانیشیان تەنانەت لە کاتی خۆیدا پێنادرێت. لەگەڵەوەی کە لەم ماوەیەدا کرێکاران بە بەردەوامی بۆ وەرگرتنی هەڵدەستە دواخراوەکانیان و زیادکردنی هەڵدەست بەردەوام خەباتیان کردووە، بەڵام بەهۆیەوەی کە ئەم خەباتە پەرژ و بڵاو بووەوە پەیوەندیان بە یەکەوە لاواز بووە کەمتر توانیویانە داخوازیەکانیان بەسەر خاوەنکاراندا و دەوڵەتدا بسەپێنن. ئێستا وە لە ناخی ئەم بارودۆخە فەلاکەت بارە ئابووریەدا بۆ تەبدیلکردنی ئەم خەباتە پەرژ و بڵاوانە بە خەباتێکی سەرتاسەری و بە یەکەوە گرێدانی خەباتی کرێکاری کارخانە جۆرا و جۆرەکان پێویستە چی بکرێت؟ لە دۆخی ئێستادا بۆ یەکگرتووکردن و سەرتاسەریکردنەوەی خەباتی کرێکاران پێویستە بە دوو ئاراستەی سەرەکیدا هەنگاو هەڵبگیرێت. یەکەمیان چەسپاندنی داواکاری دروشمی یەکدەست لە نێو کرێکاراندا و دووهەمیان پەرەپێدانی پەیوەندی هەڵسوڕاوان و پێشڕەوانی کرێکاری بەشە جۆرا و جۆرەکانی بزوتنەوەی کرێکاری لەگەڵ یەکتردایە. بە واتایەکی تر بەهۆی لە ئارادا نەبوونی تەشەکولی جەماوەری کرێکاری کە بتوانێت خەباتی پەرژ و بڵاوی کرێکاران یەک بخات و لە ئاسی سەرتاسەریدا ڕێبەریان بکەن، ئەوە تۆڕی پەیوەندی ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاریە کە پێویستە ئەم کەلێنە پڕ بنەوە. یەکگرتووی لە داواکاری و دروشمدا هەنگاوی یەکەمی هەموو جۆرە وەحدەتێکە لە هەر خەباتێکدا. هەر ئەم سادەترین شکڵی یەکگرتنەش لە ڕێگای داواکاری و دروشمی یەکدەستەوە ئەو ئیمکانە بە هەڵسوڕاوان و پێشڕەوانی کرێکاریەدات کە ڕۆحیەی هاوپشتی و وشیاری چینایەتی و باوەڕ بەخۆبوون لە نێو کرێکاراندا بەرنەسەرێ. وەحدەت لە داواکاریدا هەنگاوێکی بنەڕەتیە لە ڕاستای یەکگرتووکردنی خەباتی کرێکاراندا و ئەو ئیمکانە فراهەم دەکات تا لە دەوری ئەم دروشمە یەکدەستانە هێزی پەرژ و بڵاوی کرێکاران کە هەر کامە و لە چوارچێوەی کارخانەیەکدا سەرفی خەباتی پەرژ و بڵاو بۆ ویست و داواکاری جۆرا و جۆر دەکرێت لە دەرەوەی داواکاری سەرجەم چینی کرێکار چڕ بکرێنەوە و حرەکەت بخرێت. زیادکردنی هەڵدەست و دابینکردنی بیمە کۆمەڵایەتیەکان ئەو داخوازیە سەرەکیانن کە دەتوانێت ئەو یەکگرتوویە لە دروشمەکاندا دابین بکات. هاوارە سەکردن، هاواهەنگی و هاوکاتبوونی خەباتی کرێکاران لە بەشە جۆرا و جۆرەکاندا بەبێ پەیوەندی نزیکی نێوان ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری پێشڕە و خەباتکار کە سەری هەودای خەباتیان لە واحدە جۆرا و جۆرەکاندا بەدەستەوەیە ئیمکان پەزیر نییە. پەیوەندی ئەم هەڵسوڕاوانە خاڵێکی حیاتیە بەرەو پێشبردننی بزوتنەوەی کرێکاری لە ئێران. زیادکردنی هەڵدەستی کرێکاران گونجاو لەگەڵ ڕێژەی تەوەڕۆمی ڕاستەقینە و دابینکردنی ژیانێکی ئینسانی درانی لە کاتی خۆی ئەم هەڵدەستانە و دابینکردنی بیمە کۆمەڵایەتیەکان لە داواکاری میحوەری چینی ببورن لە داواکاریەکانی میحوەرین لە لایەن چینی کرێکاری ئێران کە زەمانەتی دەستە بەربوونی لە گرەوی خەباتێکی یەکپارچە و یەکگرتوانە و سەرتاسەری کرێکاراندایە. ئەوە خەباتی یەکگرتوانە و سەرتاسەری کرێکارانە کە چینی سەرمایەدار و ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرش بۆ سەر کار و ژیان و بەڕێوەچوونی کرێکاران ناچار بە پاشەخشە دەکات. برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای
چهره ای که میخنده برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه، برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای قرصای اعصاب و بیخوابی، برای دختری که آرزو داشت پسر بود، برای زن زندگی آزادی، برای آزادی، برای آزادی، برای آزادی. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بەو هیوای کە ناوڕۆکی بەرنامەکان جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی دیتر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.